27 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژی 11 ئازاردا هاوشانی بەشێک لە شار و ناوچەکانی تری هەرێمی کوردستان دانیشتوانی قەزای خانەقین بە پاڵپشتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دژی دەستگا ئیستیخباراتی و دامەزراوەکانی تری ڕژێمی بەعس ڕاپەڕین و لە ماوەی چەند سەعاتێکدا پێشمەرگە و جەماوەر پێکەوە کۆتاییان بە دەسەڵاتی ڕژێمی بەعس هێنا و جاری ئازادیان لەم شارە ڕاگەیان. ڕاپەڕینە جەماوەرەکەی خانەقین سەرەتا لە دەروازەی شار و لەسەر ڕێگەی کەلار خانەقین مەفرەزەکانی پێشمەرگەی کوردستان هێرشەکانیان بۆ سەر شارەکە دەست پێ کرد. لە ناو شاریشدا جەماوەر بۆ پاڵپشتی لە هێزەکانی پێشمەرگە خۆپیشاندانیان دەست پێ کرد. مخابن لە ڕوبەڕووبوونەوەی خەڵک و پێشمەرگە لە دژی پاشماوەکانی ڕژێمی بەعس زیاتر لە 50 پێشمەرگە و هاوڵاتی شەهید بوون و نزیکەی 80 گەنج و لاوی ئەو کاتی شارەکەش بێسەر و شوێن کران. ڕاپەڕینی خەڵکی کوردستان یەکێکە لە وێزگە گرنگەکانی غەباتی دوور و درێژی گەلەکەمان و قۆناغ بە قۆناغیش گەلێک دەستکەوت بەدی هات. بە دەستێنانی ئەو دەستکەوتانەش خۆی لەوە دەبینیەوە کە هەموو پارت و حزبە سیاسیەکان لەگەڵ لێدانی چەخماخەی ڕاپەڕین کۆدەنگ و هاوتەوا بوون و توانیان تەلیسمی بەعس تێک بشکێنن. هەر بۆیە ئێستاش خەڵکی کوردستان دەڵێن ئەگەر حزبەکان بەو گیانەی ڕاپەڕینەوە کار بکەن ئەوە ئەتوانن زاڵ بن بەسەر هەموو کۆسپ و تەنگەشە سیاسیەکان کە لە ئێستادا ڕوبەڕووی گەلەکەمان بووەتەوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.